بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست پەرلەمانی کوردستان ئەمڕۆ لە دانیشتنی خۆیدا بە شێوەیەکی فەرمی کاندیدی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانی دەستنیشان کرد و بەپێی یاساش دوای ئەوەی کە کاندیدی سەرۆکی حکوومەت لەلایەن سەرۆکی هەرێمەوە ڕاستپێدێت دەبێت لە ماوەی 30 ڕۆژدا کابینەکەی ڕابگەێنێت. پێیمان لە بەڕێزان خەڵەف ئەحمەد ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی هەروە لە هاوڕێی شۆ دکتۆر سابیر ئیسماعیل ئەندامی جباتی گشتی بستنەوەی گۆڕان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتەی دەبی. بەناوی خوای بەخشندە و میهرەبان پەرلەمانی کوردستان بە دەنجی 87 پەرلەمانتار لە کۆی 97 پەرلەمانتاری ئامادە بوو. مەسرور بارزانی وەکو سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان ناوزەند کرد بۆ تەواوکردنی بڕگەکانی دانیشتنی ڕۆژی دووشەمە کە تیایدا سەرۆکی هەرێمی کوردستان سوێندی یاسایی خوارد و دەست بەکار بوو. پەرلەمانی کوردستان کۆ بۆ و کارنامەی دانیشتنەکەش تایبەت بوو بە ناونانی سەرۆکی حکوومەت تا لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستانەوە ڕاست پێدرێت بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەت. لە ماوەی چەند سەعاتێکی دیکە سەرۆکی هەرێمی کوردستان دەسەڵاتە یاساییەکانی خۆی بەکاردێنێ بانگێشتی سەرۆک وەزیرانی ڕاستپێدراو دەکاتن و مەرسومی هەرێمی ڕادەگەیەندرێتن و لە دوای ڕاستپاردنی 30 ڕۆژ لە بەردەم کاندیدی سەرۆک وەزیرانە کە کابینەکەی پێشکەش بە پەرلەمانی کوردستان بکە بەڵام بەپێی هەموو ئامادەکاریەکانی کە کراوە ماوەکە ئەوەندەی ناخایەنیتن لە زووترین کاتدا کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان پێک لە دانیشتنەکەی پەرلەمانی کوردستان هەریەکە لە فراکسیۆنەکانی کۆمەڵ و یەگرتو و دەنجیان نەدا. فراکسیۆنی سەوزیش بایکۆتی شکاند و بەشداری لە کۆبنەوەکە کرد و دەنجیشیان بە کاندیدەکەی پارتیدا. ئەندامێکی فراکسیۆنی سەوزیش هۆکاری بەشداریکردنیان بۆ ئەوە دەگەڕێنێتەوە کە ئەوان نێتپاچی خۆیان بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنەکانی نێوانیان لەگەڵ پارتی بەو بەشداریکردنا دووپات کردوتەوە. یەکێتی لایەنێکی سەرەکیە لە پێکەنانی حکوومەت. یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی کاریگەرە پایەکە لە پایەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردوو لە داهاتوش ئەکید بۆ یەکێتی بەشدارە. بەڵام ئێمە دڵنیای تاوامان نەدرابووی لە ڕێکەوت لە جێبەجێکردنی ئەو خاڵی کە پەیوەندە بە کەرکووک. ئێستا ئاڵێن جێبەجێ ئەکەین ئێمە چاوەڕوانەکەین گفتوگۆکان بەردەوامە بن و متەفائیلین ئینشاءالله وەکو خۆی جێبەجێ. دوای ڕاستپاردنی لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستانەوە بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە مەسرور بارزانی لە ماوەی 30 ڕۆژدا کابینەی وەزارەتی پێشکەش بە پەرلەمان بکات بۆ دەنگدان لەسەری. بەڵام ئەگەر نەیتوانی ئەو کارە بکات ئەرچی پێکهێنانی حکوومەت دەکەوێتە سەر دووەمین گەورەترین فراکسیۆنی پەرلەمانی کوردستان. چاوەڕوانەکەی کە کەمتر لەو 30 ڕۆژە بتوانێت حکوومەت تەشکیل بێ بەڵام ئەگەر لە حاڵێکا وەکو پرسیارەکەی جەنابەت نەتوانرا حکوومەت تەشکیل بکرێ ئەوە دەکرێت کوتلەی دووەم ڕابسپێرەوە ئەگەر ئەوە شەر نەبوو دەتوان و ئەخوازێت ڕەنگە هەڵبژاردن دووبارە بکرێتەوە بەڵام ئەوەی تەسەوڕەکە ئەو شتانە دوورن و ڕوونادن کەمتر لە 30 ڕۆژ پێمان وایە حکوومەتەکە تەشکیلەکرێت لە سەردەستی ئەو کەسەی کە ناوزەند کراوە لەلایەن کوتلەی براوە بۆ پێکهێنانی حکوومەت. ناوزەندکردنی مەسرور بارزانی بۆ پۆستی سەرۆکی حکوومەتی هەرێم دوای ئەوە دێت کە زیاتر لە 250 ڕۆژ بەسەر هەڵبژاردننی 30 ئەیلولی ساڵی ڕابردووی پەرلەمانی کوردستان تێدەپەڕێت. ئەماش بێ ئومێدی زۆری لای هاوڵاتیان دروست کردووە کە هێزە دەسەڵاتدارەکانی کوردستان تەنها خەمی پۆست و پارەیانە هیچ کات لە خەمی میلەت نەبوونا. تا ئێستاش ئەو دوو هێزە سەرەکیەی کوردستان هەر لە ململانێدانە بۆ پۆستەکان و نەگەیشتونەتە ڕێکەوتنی کۆتایی. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. دکتۆر سابیر ئەگە سەرتا بێمە لای بەڕێزت بەر لەوەی کە بچینە سەر مەسەلەی پێکهێنانی حکوومەت دەمەوێت سەرنجی بەڕێزت لەسەر مەراسیمەکەی دوێنێ بزانم ئەوەی کە بۆ سەر و سوێندخواردنی سەرۆکی هەرێم ڕێکخرابووەندێکیان پێیان وایە مەراسیمە جۆرێک لە کۆدەنگی دروستکردنیشان ڕخنیان لێیا بوو پێیان وابوو کە بەم مەراسیمە زیاتر سیستەمێکی بنەماڵەیی تەسپێنرا. ڕای بەڕێزتان لەسەر مەراسیمەکە چی؟ سەرەتا بە ناوی خوای گەورە دواتر سەڵاو لە بەڕێز و میوانەکەت و سەردەم کارمەندانی
کەناڵی پەیام و بینەرانی و بیستەرانی لە سەرەتادا بەڕاستی من بۆ گەلەکەم بۆ نەتەوەکەم بۆ خەڵکی کوردستان بۆ ئەوەی کە سوود لەم دوو ئاەتەی وەربگرن کە خوای گەورە دەفەرمێ ئەویش ئەمڕۆ لە 100% لەسەر یعنی کوردا تەطبیق دەبێت کە لە یەکێکیان نەهیمان لێ دەکات لەوەی ئێمە لە ناو یەکە ناکۆک بین هەروەک دەفەرمی ولا تەنازعوا فتفشلوا وتذهب ريحكم ولا ئاەتێکی تردا لە شوێنێکی قورئانی پیرۆزە ئەو جارێ ئەمرمان پێ دەکات کە ئێمە یەکڕێز بین یەکگرتوو بین بۆ ئەوەی بتوانین کەوا سەرکەوین و دوورکەوین لە گەندەلی دوورکەوین لا کاری خراپ کە دەفەرمی وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان. لە حقیقەتدا ئەو مەراسمێک کە دوێنێ بۆ بەڕێز نێچیروان بارزانی کرا بە بۆنەی ئەوەی کە ببێ بە سەرۆکی هەرێمی کوردستان لە ڕووی ئەوەی کە ئەمڕۆ کوردستان بەو بارودۆخە ئابووریەدا تێدەپەڕێ ئەو مەسرەفەی کە لێ کراوە من خۆم یەکێکم لەگەڵ ئەوانە دائیمەن حەز ئەکەم ئەو پارێ لە چێن دەرێک کە لە کوردستانە پارەیەک زیاد بێ قوتابخانەیەکی پێ ئاوەدان بکرێتەوە نەخۆشخانەیەک دوو پێشمەرگەی سەنگەری پێ چارەسەر بکرێت تا کۆتایی لەم بابەتانە بەڵام لە هەمان کاتیشدا لەبەر ئەوەی لە کاتێکە ئێمە دەبینی سەرۆکایەتی هەرێم بەڕاستی ماوەیەک بوو هەرێم بێ سەرۆک بوو واتە سس کرا بوو یاخود ینی نەما بوو و لە هەمان کاتیشدا ئێمە تووشی دوو شکستی ینی نەتەوەیی گەورە بووین یەکێکیان ئەوە بوو کە ریفراندۆم بوو هەوڵماندا کە ریفراندۆم سەرخێن بەڵام بەداخەوە لە شانسی کوردە چەندە هاوارمان کرد ئەم ریفراندۆمە لە کاتی خۆیدا نەبوو میکانیزمەکەی تەواو نەبوو نەمانتوانی ئەوی سەربێخین دووەمینیشیان ئەوە بوو کە ینی 16 ئۆکتۆبەر بوو کە ئێمە بەشێکی گەورە لە خاکی کوردستانمان لەدەستدا ئەم خاکە تەنها لە یەکێتی و پارتی نەڕۆیە بەڵکو لە هەموو خەڵکی کوردستان ڕۆیە ئەمە برینێکە لە دەستەی هەموماندا جا بۆ ئەوەی کە ئێمە جارێکی تر کوردستان ببوژێنینەوە ڕاستە من لەگەڵ ئەم زۆرە مەراسیمانە دانیم بەڕاستی وەک خۆم لەگەڵی دانیم بەڵام بۆ ئەوەی بە نارەکانمان بە و هەروەها دۆستەکانمان بڵێن بەڵێ کوردستان ئێمە هێشتانەکە ماوین هێشتانەکە یەکگرتوون هێشتا واین توانیمان شتێ پیشان بدەین هیوادارم ئەوەی دوێنێ پیشانماندا یعنی کاگنێچیر و هەروەها دواتر کاک مەسرور لە حکومەتی هەرێمی کوردستان بتوانن ڕنگدانەوەی ئەوەی دوێنێ لە هەموو یعنی کەرتەکانی کوردستاندا سێکتەرەکانی کوردستاندا جێبەجێ بکەن لە حکومەتی داهاتوو ئەگەر وانەکەین واتە ئەمە تەنها شەکلێک بووە بۆ تەنها کەسێک کراوە بەڵام ئەگەر توانیمان یعنی ئەمە ڕنگدانەوەی هەبێ لەسەر هەموو خەڵکی کوردستاندا یاسا سەروەر بێ گەندەڵی ڕژەکێش بکەین و تا کۆتایی بەڵێ ئەمە ئەو کاتی ئێمە دەتوانین بڵێن ئەوەی دوێنێ ڕوویدا تەنها بۆ کاگنێچیر نەبوو بەڵکو بۆ هەموو خەڵکی کوردستان بوو. بەڵێ زۆر باشە بەس ئەگەر بە کورتوەڵامی و پرسیارەشم دەیتەوە دواترشە دەگەڕێم و لای بەڕێزت سەبارەت بەوەی کاندێکیان ڕخنەیان گرت مەسەرەن پێیان وایە بەم مەراسیمە و بەم بەشداری لایەنەکانیش کە بەڕێزت دەڵێ کە نیشانەیەکی یەکگرتوویان پیشاندا پێیان وایە کە ئەمە جێگیرکردنی سیستەمی بنەماڵەیە ئەنی پێت وایە ئەم ڕخنانە لە جێگی خۆی دانین؟ لە ڕاستیدا ئەگەر ئەمە یعنی مەسەلەکە بنەماڵەیی بێ ئەمە دوێنێ ڕووی نەداوە ئەمە هەر لەو کاتەی ڕوویداوە کە یعنی لەو کاتی کە کاک نێچیروان بۆ نمونە دەستنیشان کرا بۆ ئەوەی ببێ بە سەرۆکی هەرێمی کوردستان بەداخەوە خەڵکی ئێمە کە کاتێ بیر دەکاتەوە بەو شێوەی بیر ناکاتەوە بەڵام پارتی دموکراتی کوردستان وەک ئەوەی کەوا لیستی یەکەمە 45 کورسی هێناوە ئیتر چۆنی هێناوە خۆی ئەو بە مستحق دەزانێت کەوا سەرۆکی با بڵێن هەرێمی کوردستان لەو بێتن و هەروەها سەرۆکی ئەنجومەن وەزیران لەو بێ دواتر بە پێی یاسا ئەو دەتوانێت کەوا حکومەت دروست بکە بەڵام ئەگەر هات و ڕێککەوتنێک کە بە لە نێوان هەموو لایەنە سیاسیەکان بۆ نمونە یەکێک لە سەرۆکایەتیەکان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بای بۆ گۆڕان بای بۆ هەر لایەنێکی تر بایە من یعنی بە باشترم دەزانی بۆ ئەوەی ئەو یعنی یەکگرتووی نێوان لایەنە سیاسیەکان بەهێزتر بە تا ئەو کاتی لایەنەکانی ترش وەک یەکێتی بابرن وەک ئەوانی تر ئەوانیش خۆیان زیاتر بە خاوەنی خەڵکی کوردستان یعنی دەزانن ئەوەی ئێستا ئەو گرژەی کە دەبینی لە نێوانیاندا جگە لەوەی گرژەکە هۆکاری سەرۆک کۆماری عێراق و هۆکاری هەروەها کەرکووکە لە هەمان کاتیشدا هۆکارەکە لەلایەن یەکێتی ئەوەی من وای تێ بگەم ئەوەیە کە یەکێک لە سەرۆکایەتیەکان بە ئیستحقاقی خۆی دەزانێت چونکە ئەو یعنی لە پەرلەمانی ناوێت لە پێشودا پەرلەمانی وەرگرتووە پەرلەمان لە کوردستانە لە ڕاستیدا نەیتوانیوە یعنی کارەکانی بە تەواوەتی باتە سەر هیوادارم لە حکومەتی داهاتوو لە سەرۆکایەتی هەرێم
هەرێمی نوێی داهاتوودا پەرلەمان ببێ بە پەرلەمانێکی کوردستان پەرلەمان ببێ بە شوێنی بەرگریکردن لە مافی یعنی خەڵکی کوردستان نەک پەرلەمان ببێ بە بەرگری و پارێزەری هەر حیزبێک بێتن لە حیزبەکانی کوردستان. بەڵێ سپاس دەکەم دکتۆر دواتەگرم و لای بەڕێزکە کە خلاف جەنابشت بەخێر بێ سەبارەت بە بەشداری یەکێتی نیشتیمانی ئەوەی کە مەسەلەن لە کۆبنەوەکەی ئەمڕۆ بەشدار بوون وەکو فراکسیۆنەکەی مەبەستم هۆکاری چی بووە پێشتر مەسەلەن کە لە دەنگدانی سەرۆک هەرێم بەشدار نەبوون هیچ شتێکی گۆڕاوە کە یەکێتی نیشتیمانی لەمە دوو هەم کەوەی کە بەشداری مەراسیمی سوێندخوانی سەرۆک هەرێمی کرد و هەم بەشداریش بوون لە کۆبنەوەکەی ئەمڕۆی پەرلەمان بۆ دەستشانکردنی کاندیدی سەرۆکی حکوومەت بە شێوەیەکی فەرمی. بەڵێ بەناوی خۆی گەورە سڵاو لە جەناب لە هەموو بینەرانی بەڕێز لە دکتۆری بەڕێز لە هەولێرەوە دیارە ئێمە ئیتفاقمان هەیە لەگەڵ پارتی ئیتفاقەکان ناچینەوە سەری پێشتر زۆر باس کراوە لە چ جانب و چ جانبێکە ئێمە لە کاتی دەنگدان بە سەرۆکی هەرێمی کوردستان لە ناو پەرلەمانی کوردستان گومان هەبوو لە لای یەکێتی نیشتیمانی کوردستان کە پارتی دیموکراتی کوردستان پابەند نابێت بە ئیتفاقەکە و ئەوەی کە ناوی ڕێکەوتنمانە یا لێکتێگەیشتنمانە لەسەر مەسائلی پارێزگاری کەرکووک پارتی وەک پێویست نایەتە پێشەوە گومانی لای برادرانی مەکتەبی سیاسی و سەکردایەتی دروست کردو بووە بڕادرا فراکسیۆنەکە بەشداری کۆبوونەوەکە نەکا لە دوای ئەو تاریخە هەتاکو بە فەرمی سەرۆکی هەرێمی کوردستان سوێندی یاسایی خوارد چەندین دیدار و کۆبوونەوە و پەیوەندی لە نێوانێکێتی و پارتی هەبوو لەسەر ئاستی باڵا قەنەعەتێکیان لا یەکێتی دروست کردووە و یەکێتی هەمیشە داوای ئەوەی کرد و گومانەکان بڕێوێنرێتەوە و زامنی ئەوە بکرێ ئیتفاقەکان و خۆی جێبەجێ بکرێ. ئێستا قەنەعەتێک لای یەکێتی دروست بووە لای مەکتەبی سیاسی و سەکردایەتی کە پارتی مەبەستێتی و ئەوەیە پێکەوە کێشەکان چارەسەر بکەین چونکە بەڕاستی ئەبێ پارتی لەوە تێگەیشت پێوە تێبگا لەوەی کە ناتوانێت بەو شێوازە مەسەلەن بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان هەنگاوەکان هەڵبنێ بەڵام خۆ سەرەوەژ و کە یەکێتیش پابەندی ڕێکەوتنەکانی نەبووە ینی خۆر پارتی نییە ئیتر وەڵا هەردوو لای یەکتیان تۆمەتبار ئەکردبەوە بەڵام بە ڕسمی جێگیری سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ خۆی ڕایگەیاند کەوتی ئێمە ئیتفاقمان نەبووە لەگەڵ کاک مەسعود لەسەر یەکلایکردنەوەی ناوێک بۆ پارێزگاری کەرکووک بەڵکو هەندێک ڕاستپاردن هەبووە لەلایەن بەڕێز کاک مەسعودەوە بۆ لای بەڕێز کاک کۆسرە بەڵام ئەم ڕاستپاردان مەسەن نەگەیشتبوون گومانەکان ڕاوینێتەوە ئەوەی کە ئیتفاقەکان و خۆی جێبەجێ ڕێکەوتنەکان خۆی جێبەجێ بکرێن چونکە من دوێنێش لێدوانێکی وتەبێژی پارتیم خوێنەوە دەڵێ کەرکووک پەیوەندی بە حکوومەت هەرێمەوە نییە. وەگوتم گومان دروست ببوو لە لای یەکێتی ئەگەر ناڵێ مەسەن دانانی پارێزگاری کەرکووک هاوشانی هەنگاوەکانی پێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستان پارێزگاری کەرکووکیش دابنرێت کە خۆی مازانین بە دانانی پارێزگاری کەرکووک کێشەکانی کەرکووک هەموو یەکاڵان نابێتەوە یەکلایی نابێتەوە بەڵکو دانانی پارێزگاری کەرکووک هەنگاوێکە یەکێتی گومانی لا دروست بوو کە لەو هەنگاوە ناوی دیاریکردنیش کەسێکە بۆ پارێزگاری کەرکووک پارتی نایەوێت بە جددی بێتە پێشەوە نایە ئەو کاندیدەی کە یەکێتی بۆ خۆی مەبەستێتی دایبنێ بۆیە مووقیفی وەرگرت و بۆیە گەیشتە و قەنەعەتێکە بەشداری بەڵام ئێستا دیاری نەکراوە مەبەستم بۆیە شەرحی ئەوەم کرد کاڵە لەگەڵ هەنگاوەکانی پێکێنانی حکوومەت ئەمە مەسەلەن سەرەتاییترین هەنگاوەکانی پێکێنانی حکوومەتە مەسەلەن ئەمڕۆ سەرۆکی حکوومەت کەسێک ناوزەند کراوە بۆ ئەوەی کە لە ماوەی مایانکە کابینەکە دروستکە خۆ کات لە بەردەسا ماوە هیوادارم نەگەینە ئەو خاڵی کە بڵێن ئەگەر پارتی نەیکە ئەوەی تر ئێمەش بەشداری ناکەین و ناڕۆینەوە نەگاتە ئەوە باشە چونکە ئێمە بە نیەتی باشەوە لە هەموو کاتێکە گومانی باش ئینسان بیبا باشترە لەوەی کە سوءزەن هەبێ لە مەسەلەکان ئێمە قەنەعەتمان وایە لە ئێستاە پارتی ئێوێ کێشەکان پێکەوە چارەسەر بکەین هەم لە ناوچەکانی کێشە لەسەر بە تایبەت لە کەرکووک و هەروەها لە بەغاوە لە هەرێمی کوردستانی چکە خۆتان زانن لە مەسایلی بەغاش هەنگاوێک چوینەتە پێشەوە چکە ئەوەیە بەڕێ سەر و کۆمار بە فەرمی هاتۆتە بە هەولێرەوە لەوێ پێشوازی لێکراوە و بەشداریکەوە لە مەراسیمی سوێن خواردنی سەرۆکی هەرێمی کوردستان و بە فەرمی لەگەڵەوە داوی بۆ نمونە من نووسینی هەندێک لە مەسەلەن کادیرانی پارتیمان خوێندەوە کە باسییان لەوە دەکرد کە دوێنێ مەراسیمی هەستێن خواردنی سەرۆکی هەرێم نەبوو بەکو مەراسیمی تاوابوونی ینی بە فەرمی تاوابوونی و ناساندنی سەرۆکۆماری عێراقیش بوو تاواکردنی سەرۆکایەتی سەرۆکۆماری عێراقیش بوو. ئێمە بەبێ ئەوەی پارتیش احتراف کا بە سەرۆکۆماری عێراق جەنابی دکتۆر بەرهەم سەرۆکۆماری عێراق بووە
ئێمەش دەنگمان نەدا بە سەرۆکی هەرێمی کوردستان بە ڕێز نیشتوان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بوو کەواتە ینی ئەم هاوکێشەیە پێکەوە تەواو ئەکرێ لەبەرەوە ئەو قسانە لەم کاتەیە ئەو کادرانەی پارتی نەیکەن باشە لە مەسلحەتی یەکڕزی خەڵکی کوردستان نییە لە مەسلحەتی پێکەوە کارکردنمان نییە ئەگەرنا مەسەلەن دکتۆر بەرهەم نەهاتۆتە هەولێر هەرچی وڵاتی منتیقەکە هەیە گەڕاوە و سەرۆک کۆمارە و بە فەرمی مەسەلەن نیشتکارەکانی خۆی دەست پێ کردەوە بەڵامەوە شکەم و کوڕی نەبوو کە بێگومان پارتێکی گەورە لە کوردستان مامەڵی لەگەڵ ناکە کە مەسەلەن پایتەختی بەدەستەوەیە سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێمی لایە زیاتر لەوەی کە پارتێکی گەورەیە پایتەختی بەدەستەوەیە زیاتر لەوە من بە قورسی ئەزانم کە لەلایەن پارتیەوە مامەڵە لەگەڵ سەرۆک کۆمار نەکرێ ئێمە تۆ لە ناو میلەتەکەی خۆت بەسەر احتراف پێ نەکرێ خۆش نییە ینی ئەم مووقیفە بۆ لە ڕووینەتەوەیەوە بۆ ئێمە مووقیفێکی محریجە بەڕاستی ئەلحەمدولیلا کۆتایی بەوە هاتووە وردە وردە هەنگاوەکانی دوای ئەوە دەست پێکاو پێکەوە کارکردن و تارەکان ئەگەر بە دقەتەوە سەرنجشتاندا بە جەناب ڕۆژنامەنووسی بەدڵنیایەوە سەرنجداوە هەموو تارەکانی کاک مەسعود بەرزانی هەم بە تایبەت وتاری کاک نەشیروان بارزانی وردی تیا بوو لە مەسائلی پێکەوە کارکردن لەگەڵ سەرۆک کۆماری عێراق بۆ کۆتاییهێنان بە کێشەکانی نێوان هەرێم و بەغا و تاکیدی لەوە کردەوە وتی من سوپاسی هەموو ئەوانەشەکەم کە دەنگیان پێنەدام بەوانەشەوە کە نەهاتبوونە پەرلەمانی کوردستان بۆ ڕۆژی مەبەستم متبانەدانەکەی بە سەرۆکی هەرێمی کوردستان ئومێدێک هەیە لە دوای ئەو هەنگاوە بتوانێت کێشەکان پێکەوە چارەسەر بکرێەوە ئیتر خۆ جەناب دەزانی لە سیاستکردنا مەرج نییە هەموو شتێ لەم سەری مێزی گفتوگۆکەوە ئیتر کۆتایی پێبێ بە تۆبزی چارەسەر بێ هەنگاو بە هەنگاو کێشەکان چارەسەر بن ئەم کێشەیە چارەسەرەکەی کێشەیە تر کە پێشتر بوونی نەبووە دێتە پێشەوە بۆیە ئەبێت تۆ بە مەیدانی بچتە ناو ساحەکە تاکو بتوانانی کێشانی دێتە پێش چارەسەری بکەی و ئیتر ئەم میلەتە بگەینتە کەنارێکی ئارام. سوپاس دەکەم دکتۆر بگەڕێمە لای بەڕێز سەبارەت بە ئەو بەڵێن و ئەو دوێنێ ژوێمان لە کۆمەڵێک وتار و کۆمەڵێک بەڵێن بوو خەڵکی کوردستان ئەزمونێکی باشینە لەگەڵ بەڵێنەکان چی بکرێ بۆی کە 4 ساڵی ئایندە و بەڵێنانەی کە بە خەڵک دەدرێن جێبەجێ بکرێن و وەکو ڕابردوو نەبێت. والله ببوورە کاک حەکیم دەنگت زۆر بە نزمی دەگاتە من باشی تێناگەم. بەڵێ بەڵێ پرسیارەکەمەوە بوو لەسەرەوەی کە دوێنێک لە وتارەکان کۆمەڵێک بەڵێن بە خەڵک درا ینی خەڵکی کوردستان ئەزمونێکی خراپیە لەگەڵ بەڵێنەکانی ڕابردوو کە جێبەجێ نەکەون دەبێت چی بکرێ بەوەی کە ئەم بەڵێنانە جێبەجێ بکرێن. بەڵێ لە ڕاستیدا لە پێشوودا لە ماوەی حکومڕانی لە ساڵی 91ەوە تا ئەم کابینەیەکەوە دەست پێ دەکاتن یعنی حکومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە وەک پێویست هەموو خزمەت گوزاریەکان پێشکەشی خزمەتی خەڵکی کوردستان بکاتن ئەمە لە ڕووی خزمەت گوزاریەوە و هەروەها لە ڕووی دێموکراسی و لە ڕووی ئازادیش بە هەمان شێوەشدا ینی هەموو حیزبە سیاسیەکان بە تایبەتی با بڵێن دەسەڵات ئەوەی دەسەڵاتی گرتوۆتە دەست دیسان نەیتوانیوە ئەو دێموکراتیە بەرپا بکە ئەو ئازادیە بەرپا بکە بەرامبەر ئەوانەی تر کەوا ئۆپۆزیسیۆنن یاخود حیزبی لاوەچین بە کورتی ئەو حیزبانن کەوا چەکدارنین یعنی هەموو شتەکە لێرە قسەکە تەوجیهی یاخود ئاراستەی برایانی پارتی و یەکێتی دەکرێت لەبەر ئەوەی هەردووچان دوو حیزبی چەکدارن کێشەکان و ململانەیەکان دائیمەن لە نێوان ئەواندایەوە ئەگەر زۆر توندیش بێتن یعنی هەر لە نێوان ئەواندا ئێمە گۆڕان لەگەر بەیانی پارتی کێشەیەکمان هەبوو وەڵام لەبەر ئەوەی چاکدار نەبووین کێشەکە زۆر هەم نەکشا بەڵکو دواتر ئێمە توانیمان یعنی لە ڕێگای دیالۆگ و هەروەها لە ڕێگای شتی تر پەیداکردنی پەیوەندی لەگە برایانی پارتی بگەینە ئەوەی کە بە هەردوو لامان جارێکی تر بین پەیوەندەکانمان ئاسایی بکەینەوە بۆ ئەوەی بتوانین باشترین خزمەت یعنی پێشکەشی خەڵکی کوردستان بکەین جا لێرەدا ئەو بەڵێنانە بۆ حکومەتی داهاتوو بەڕاستی دەگەڕێتەوە سەر ئەوەی
حکومەتی کاک مەسرور بەوەی سەردەکەوێتن ئەگەر هاتوو ئەو توانی سەروەری یاسا بۆ یاسا بجێڕێتەوە واتە کەرتی یاخود سێکتەری دادوەری دەبێت سێکتەرێکی سربەخۆ بێ بۆ هەموو خەڵکی کوردستان وەکو یەک بێ نابێت لە سلەیمانی بۆ نمونە بۆ لایەنێ بێ لە هەولێرە بۆ لایەنێ بێ لە شوێنێشتر بۆ لایەنێ بێ بەڵکو بۆ هەموو لایەنەکان بێ واتە ئەبێ یاسا سەروەر بێت دومین دادپەروەری و هەروەها دموکراسی کە ئەوەی کە خەڵک پێویستێتی و هەروەها ئازادی ئەوەی کە خەڵک پێویستێتی نەک وەک ئەو ئازادەی کە ئیمڕۆ ئێمە دەیبین یاخود لە پێشودا ئۆپۆزیۆن هەندێک کاری دەکرد کارەکانی هەمووی نەتەوەیی بوو هەمووی نیشتیمانی بوو لە پێناو ینی خزمەتی خەڵکی کوردستاندا و بەڵام بەداخەوە دەسەڵات قبولی نەدەکرد هەتا ئەم چرکەیەش قبولی ناکە من هیوادارم کابینەی نوێن بە سەرۆکایەتی کاک مەسرور گۆڕانکاریەکی تەواو لەو ینی کارانەی پێشووتر بکە کە لەگەڵ پێویستەکانی خەڵکی کوردستاندا نەدەگونجان ئەبەوەی سەردەکەوێتن ئەجینە هەر کەسێکی بینی لە کوردستانە هەرچەندە ینی پشتیوانی بەهێز دەوێت هەرچەندە ئەوە بێ ئەو سەرکەوتووە ناهێنێ بۆ ینی خەڵکی کوردستان ممچینە لە ڕووی خۆیەوە سەرکەوتن بۆ حیزبەکەی بێنێ سەرکەوتن بۆ دەسەڵات بێنێ بەڵام سەرکەوتن بۆ خەڵکی کوردستانە نەک سەرکەوتن بۆ حیزبێک یاخود سەرکەوتن بۆ دەسەڵاتێک ئەمە ئەبێ ئەم واتایە بەباشی ینی تێبگەین و ڕوونیکەینەوە بۆ دەسەڵات بەڵێ بەس پێ دوایە کابینەی مەسرور بارزانی جیاواز دەبێت چووکە بۆ نمونە لە ئەنگرانی بەوە ناوی دەبن لە ئارامیەوە بۆ ئاوادانی بەڵام ڕخنەشی لێگەندێکیان پێیان وایە کە لە حکوومەتەکەی حکوومەتێکی پۆلیسی دەبێت لەبەرەوەی کە ئەو لە دەستگایەکی ئەمنیەوە هاتووە ڕایەوە چییە پێ دوایە جیاواز دەبێت؟ بەڵێ من وەکو بۆ سوونی خۆم کاتی خۆشی بەڕاستی لە کەناڵی NRT منوتم یعنی کابینەیەکی سەرکەوتوتر دەبێت لە هەموو کابینەکانی پێشووتر ڕخنەیەکی زۆرم لێگیرە من تەبەن سوپاسی و کەسانە دەکەم کە ڕخنەیان گرتە لەبەر هەر یەکە ینی ئازادە چۆنەکە من کە قسەی دەکەم ئەم قسەیە لە ینی بۆشاییەوە نایکەم بەڵکو ئەمە اعتیماد دەکاتە سەر چەند شتێ یەکەمین لەبەرەوەی ئێمە پێشتر ئەماوت کە ینی حزب تەداخلی حکومەت دەکات ئێستا کاک مەسرور خۆی هەم حیزبە هەم حکومەتە ئەمەوەک دومین کاک مەسرور ینی نزیکترین کەسە لە کاک مەسعودی کە کاک مەسعود کەسی یەکەمە لە ناو پارتی بەڵکو ینی دەتوانین بڵێن لە دەڤەری ینی خۆیدا دیسان کەسی یەکەمە ئەگەر لە کوردستانیشە کەسی یەکەم نەبێتن لە ناوچەی پارتیدا با بڵێن ئەوەی کە پارتی کە لێ هەرچەندە من حەز ناکەم ئەم دەسەواژانە بەکاربینم لەبەرەوەی کوردستان لامین یەک پارتیەوە ئەبێ ئەوان جواتێ بگەن بەڵام دیسان کەسی یەکەمە جگە لە مەشدا ئەو هێزێکی باشی لە بەردەستیە و هەروەها ئەو لە نزیک و دوورەوە چاوەڕوانی هەموو کابینەکانی پێشووی کردیە لە بەرەوەمە ئەرچی سەرشانی بووە وەک ینی دەستگای بابرێن ئاژانسی ینی ئەمە ئەرچی سەرشانێتی کەواتە ئێستا ئەو دەزانێت چێ گەندەڵە و هەروەها قەواری گەندەڵی چۆنە و چۆن ینی ڕێگە لەم گەندەڵێ بگری بە چ شێوەیەکی لای بەرێ ئیتر ینی چی لێ بکاتن کەواتە ئەو دەتوانێتن حکومەتی داهاتوو بکە بە حکومەتێکی زۆر زۆر سەرکەوتوو من لەو ڕوانگەوە ینی قسەی ئەوە دەکەم کە کاک مەسرور بۆیە هاتووە تاکو گۆڕانکاری لەو حکومەتەی کە ئەجینە کاک مەسرور من لەو باوەڕێدا بووم پێویستی بەوەی نەبوو ببێ بە سەرۆکی بابرێن ئەنجومەنی وەزیران چونکە خۆی پۆستێکی ممچینە لە ڕووی سەربازیەوە یا لە ڕووی سیاسیەوە پۆستێکی ینی بەرزتری ینی هەبوو لەبەرەوەی مەرج نییە کە ئەنجومەنی ینی بابرێن سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەموو دەسەڵاتێکی هەبێتن لە کوردستاندا ئەمڕۆ لە نێو ئەم حیزبانە چونکە هەتاکو ئێستاکە لە کوردستاندا دەسەڵات لە ڕاستیدا دەسەڵاتی حیزبە دواتر دەسەڵاتی ئەنجومەنی وەزیرانە ئەمە ڕاستیە کە نابێ بشرێتەوە هیوادارم کاک مەسرور لە کابینەی نوێمدا دەسەڵات بکاتە دەسەڵاتی ڕاستەقینەی حکومەت کەوا دەسەڵاتی گەڵا بەڵێ سوپاس دەکەم دواتە گەرم بۆ لای بەڕێزت کاک خەڵف بگەرم لای بەڕێز سەبارەت بە شەراکەت پێ دوایە شەراکەت ئەوەی کە یەکێتی نیشتیمانی داوای دەکرد بەدی هاتووە ئێمە بە پێی لە سەرەتای هەنگاونان بۆ دروستکردنی حکوومەتی هەرێمی کوردستان لە خۆیەوە قسەیە کەوتبوو ناو خەڵک ئەیانوت یەکێتی نیشتیمانی کوردستان لە حەجمی خۆی زیاتر داواکە مەمەسیانەوە بە پێی کورسیەکان زیاتر داوای پۆستەکانەکایان بە پێی تەریخەکەی یان بە پێی ئەوەی کە هێز و دەسەڵاتی لە منتیقێکی دیاریکراوە هەیە زیاتر داواکال ئێمە لە سەرەتاوە ڕامانگەیان یەکێتی بە پێی حەجمی کورسیەکانی خۆی پۆستی لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوێ و ئەوەی کە ئێستا هۆکار لە سەدا 21 بەردەکەوێت خۆی 111 خۆتان نەزانن کورسەکانی پەرلەمانی کوردستان ئەوەی کە هەیە ئێستا
لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە پێمان وایە لەو پۆستانەی کە قەرادراوە بدرێ بە یەکێتی نیشتیمانی کوردستان مافی یەکێتی نیشتیمانی کوردستانە بە پێی ئێستحقاقی انتخابی خۆی لەوەی شتێک کەمتری بەرکەوتوێ وەڵام هیچ زیاتر نییە لەوەی کە هەیە بەڵام ئەوەی کە هۆکار بۆ دواخستنی حکوومەتی هەرێمی کوردستان پۆست نەبووە بۆی دڵنیابن ئێمە خۆشەریکان نەبووە بۆ نمونە کارنامەی حکوومەت بۆی من بە دیوێکی تر بۆ جەنابەتی باس بکەم ئێمە سەرۆکی پەرلەمانی کوردستان پشکی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو یەکەم پۆست لە هەرێمی کوردستان کە پۆستی باڵایە و دەست بەکار بوو سەرۆکی پەرلەمانی کوردستان بوو ئێمە لەبەرەوەی محافزی کەرکووک مشکلێتیا بوو پۆستی سەرۆکی پەرلەمانی کوردستانمان وەرنەگرت خۆتان نەزانن لەسەرتاوە ئێ باش ئەگەر مەسەلەکە پۆست بێ خۆجارێ ئەمە لە سێ سەرۆکایەتەکەی هەرێمی کوردستان ئەمە پۆستی سەرۆکی پەرلەمانی کوردستان هی ئێمە بووە بۆ وەرمان نەگرت لەبەر محافزی کەرکووک لەبەرەوەی ئەزانین کێشەکان سەرچاوی کێشەکانمان لە تاریخی سەساڵی ڕابردووی کووردا لە کەرکووکەوە سەرگی ناخۆ مەسەلەی سلێمانی و هەولێر و دوهۆک لە منتیقەی پێشووی حکومی زاتیشا بەشێکی هەرە زۆری ئەو منتیقانە ژێر دەسەڵاتی ئێمە بوو کێشەی ئێمە لە تاریخا لەسەر کەرکووک بووە تاکو نەتوانین کێشەکانمان لە کەرکووک چارەسەر بکەین بڕواب کە ناتوانین سەقامگیری سیاسی لە هەرێمی کوردستان شاوەدی بێنی جا ئەم چارەسەرکردنە بە هاوبەشیە لەگەڵ بەغا بە هاوبەشی ڕێزیە لە ناو خۆماندا بۆیە ئێمە ئەمە ئەو پۆستانی کە لە ناو هەرێمی کوردستان نەماکردێتی لەسەر پۆست نەبووە ئێ باشە بەس ئێگە حکوومەتەکە پێگناتەوە خۆرەسە شەڕی کارنامەش نەبووێنی ناڵێم ئێمە لە سەرەتا وتمان ئەبێ بەغداد و کەرکووک و هەرێمی کوردستان یەک پاکێج بێ بەڵام دیدی پارتی دیموکراتی کوردستان و هەندێک لایەنەکانی تریش جیاواز بوو پیان وا بوو پێویستە لێرە چارەسەری کێشەکان بکەین دواترکی هەنگاو بنین بۆ کەرکووک اینجا هەنگاو بنین بۆ بەغاش بەڵام ئێمە قەناعەتمان وا بوو ئێمە ئەگەر پێکەوە نەک پێکەوە هەمووی بە یەک جار چارەسەر بێ هەمومان ئەزانین ئەمە وانایە بەڵام پێکەوە هەنگاو بۆ هەرسێکیان بنین هەنگاوی یەکەم لە هەرێمی کوردستان هەنگاوی بچینە پێشەوە لە کەرکووک محافزەکە دابنین لە بەغات تۆ تاکو ئێستا لە وەزارەتێک ما وەزارەتی کوردە مەسەلەن نەدراوە بە لەسەر بەم کێشان نەدراوە بە کورد ئەمانە وردە چارەسەر شەراکە ئەوەی کە قسەی لەسەر دەکرێت بۆ پارتی مەسەرەن سەرۆکی هەرێمی بردووە سەرۆکی حکوومەتە وەزارەتی ناوخۆیە سامانە سوودجەکانە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەیە زۆری پۆستاسیارەکان لای ئەوە یعنی ئێمە وای نەکردووە کە گۆڕان و مەسەلەن یەکێتی ئەم پۆستانە بە پارتی ببەخشن ینی بێ بە ڕقەمێکی گەورەتر لە جارانیش ئەزانی پارتی دوو ئەوەندە و دووسێ کورسیشی زیادە لە یەکێتی نیشتیمانی کوردستان هەیەی جایتر انتخاباتەکە چۆن بۆ چۆن نەبوو ئێستا تەصدیق کراوە و دانی پیانراوە و ئێمە لەسەر ئەساسی ئەو نەتیجە انتخاباتە هەنگاوانەی بۆ تەشکیلکردنی حکوومەت هەر تۆ دوو ئەوەندە وازە دووسێ کورسیەکەیشی بێنە ئەبێت لە سێ سەرۆکایەتێکە مەسەلەن دوو ئەوەندە یەکێتی ببە ئەیشی با ینی پارتی لەسەر ئەو مۆزوعانە خۆتان زانن ئێمە لە مبادرەکەی جنابی مامجلالەوە بۆ کۆتایی هاتن بە سیراع و ململانی و شەڕی ناوخۆی نێوانیکەتی و پارتی هەر پۆست بوو مامجلال ئەوە مشکلە نیە ئەوە بۆی سەقامگیری وردە دروست بێ بڕواب کە ئێستا بۆ معلوماتی تۆ لە بەغایە کە ئێمە شەڕی ئەوە کەین کورسێکی پەرلەمانیمانوەکو کورد لە بەغا زیاد بێ لە بەغایە نزیکەی 30 تا 40 پۆستی گەورە لە بەغایە بە تاڵ و حیسەی کووردە لە مدیر عامەوە لە بریکاری وەزیرەوە ئەو لە وەزیرەوە لە پۆستی باڵاوە لە ڕاوێژکارەوە پڕ ناکرێتەوە ینی لە وڵا لە سیراع و ململانی ناوخۆمان نەمان پەرژاوە دەسەر ئەوەی بۆ معلوماتی تۆ مؤسساتێکی بچووک لە وەزارەتێکا لە بەغا تەسیری لەسەر هەرێمی کوردستان هەیە ینی زیاتر لەسەر پۆستیاسیارشن بۆی پۆستی گرنگ لە مدیر عام بۆ سەرەوە لە مدیری دایرەکان بەتایبەت لە مدیر عام بۆ سەرەوە عددێکی زۆرمان لە نزیکەی 30 پۆستایە هەمانە لە هەرێمی کوردستانی یەکێتی نیشتیمانی کوردستان پۆستمان هەیە تاکو ئێستا لە ناو ئەو کابینەیە پڕ نەکراوەتەوە خۆتان نەزانن ئەو کاتێک کە بەداخەوە پەرلەمان داخرا و دواتر وەزیرەکانی گۆڕانیش دەرکران ئێمە 50 پارتی ئامادە بوو و هەموو پۆستەکانی گۆڕان یەکێتی ئامادە نەبوو پڕی بکاتەوە مەبەستم ئەم قسانە بۆیە دووبارەکەینەوە بۆ بیری خەڵکی هێنینەوە کە ئێمە مەبەستمان پۆست نییە لەم مۆزوعە بەڵام یعنی وای لێ هاتووە هەرچی لەم قسانە بکرێ خەڵک هەندێک لە خەڵک باوەڕ بەوە نەکا بەڵام مەسەلەکە پۆست نەبووەوە ئێستا لەسەر مەسەلەی کەرکووک و بەغا و چارەسەرکردنی کێشەکانی بە هەرێمی کوردستانیشەوە بەڵام ئومێد ئەکەم ئینشاڵڵا وردە ناوبڕمان هەیە ئێستا خوبەت تاڵەبانی بۆ ماوەی مانگێک دەبێتە سەرۆکی حکوومەت بە وەکالەت
بەڵێ لە دوایەوەی کە ئۆتۆماتیکی غیابی سەرۆکی حکوومەتی هەرێمە و ئەو ئەبێ بە سەرۆکی هەرێمی کوردستان جێگیری سەرۆکی حکوومەت ئیشوکارەکان ڕایەکە هەتا ئەو کاتێک کە سەرۆکی تازە دەست بەکار ئەبێ هیچ دەسەڵاتێکی دێ بۆکو سەرۆکی ئیتر کە سەرۆکی حکوومەت ناوزەند کرا ئۆتۆماتیکی حکوومەتەکەی بێتە کاربەڕێکەر دەسەڵاتی کاربەڕێکەری هەیە لە هەرێمی کوردستان. سپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەرز ناوبڕێی کورت و دەگەڕێنەوە وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنین. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. کارگەی شربەتی خاڵقی گیراوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بەتامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شربەتی خاڵقی. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام ژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێک تر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز. دکتۆر بگەڕێمەوە لای بەڕێز سەبارەت بۆی کە بەڕێز پێشتر باس لەوە کرد کە کاندیدی ڕاستپێردرا و مەسرور بارزانی بۆ پێکەنانی حکوومەت بە بۆچوونی بەڕێز پێدوا بوو کە سەرکەوتو دەی، بەڵام هەندێکیان ڕخنیان نەبوو کە پێیان وە لە سەردەمی دەسەڵاتیە و کە بەرپرسیە زیێمنی بووە بۆ پێشێلکردنی ئازادیە، بووە لێدان لە مامۆستا، بووە تیرۆرکردنی ڕۆژنامەنووسەوە. پێدوایە لە بواری ئازادیش گۆڕانکاریەک هەبێت لە کوردستانە بە ئاراستەی باشکردنی؟ بەڵێ ڕاستە، نەک لە سەردەمی ئەوە بەڵکو لە سەردەمی بابرێن هەردوو دەسەڵاتی پارتی وێچێتی زۆر لەو پێشەرکاریانە ئێمە دیمان لە هەموو دەبارەکان لە ڕاستیدا. بۆ نمونە کوشتنی ڕۆژنامەنووس، بۆ نمونە گرتنی ڕۆژنامەنووس، دەرکردن، ئیتر لەم جۆرانە ئەمە حیزبەکانیان بوو. لەبەر ئەوەی کاک مەسروورش بەشێک بووە لەو حیزبەی، ئەو ناکرێ ئێمە هەموو بابرێن شتەکان بخێنە ئەستۆی ئەوە، چونکە ئەویش یعنی کە بەشێک بووە لە ناو حیزبەکەی بە ئیعازی حیزبەکەی ئەگەر هەر کارێکی کرد بێتن بە ئیعازی
حیزبەکەی کردوێتی جا لێرەدا بۆیە یعنی وەنەبی ئەوش ڕخنەی لێ نەگیرێ بەڵام لە هەمان کاتیشدا کە من ئەڵێم سەرکەوتووە لەبەر ئەوەی کابینەکەی سەرکەوتوتر دەبێتن هۆکارەکان یعنی وەکو وتم هۆکارەکانم باس کرد ئەم هۆکارانە کە پەیوەندی بە خودی خۆی و حیزبەکەی هەیە چکە بەڕاستی پارتی دموکراتی کوردستان ئێستا پێویستێکی زۆری بەوە هەیە کەوا خەڵکی کوردستان هەمووی یەکڕێز بێ و هەروەها هەمووی هاوکاری بێ لە هەڵسوڕاندنی هەم سەرۆکایەتی هەرێم و هەم ئەنجومەنی وەزیراندا بۆیە مەسەن لێرەدا دەبینی خۆ ئێستا پارتی دموکراتی کوردستان سخوار لێم گەرە ئەو مەقتەعیتەوەکەم دەیتوانی بەبێ گۆڕانیش حکومەت پێک بینی و حکومەتەکەی مەسەلەن با حکومەتەکەی کەم بێ بەڵام لە هەمان کات دەجگە لە گۆڕانیشدا ئەوە پارتی دموکراتی کوردستانە نزیکەی 1 ساڵە بابرێن لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاوەستاوە ناوێ حکومەت پێک بێنێ بۆ ئەوەی پەرتەوازەی جارێکی تر نەکەوێتە ناوماڵی کورد و هەروەها دوژمنانمان پێمان خۆش بێ بەڵام لە هەمان کاتیشدا پارتی دموکراتی کوردستان سیاسەتی خۆی دەکە هەم لە کەرکووکە هەم لە بەغدا هەم لە هەرێمە وەک هەر حیزبێکی تر وابزانم ئەمە مافی هەموو حیزبێکە بەڵام سیاسەتەکە ئەگەر لەسەر بەرژەوەندینەتەوەی بێ ئەمە سیاسەتێکی هەڵەیە واتە نێرێنی بێ نەک ئەرێنی بۆیە لێرەدا من وای نابینم کەوا ئەوەی کە دوێنێکە کە ڕوویداوە هەمووی بخەینە ئەستۆی یەک کەس بەڵکو ئەوەی دوێنێ ڕوویداوە هەمووی دەخرێتە ئەستۆی عەقڵیەتی سیاسی ئەو حیزبانەی کەوا چەکداریان هەیە و کە بە چەک بە هێزی چەکەوە بەداخەوە کە ئەو خەڵکانەی تا دوێنێ بەرگریان لە خاکی کوردستان دەکرد کە ئەو کەسانەی کەوا ڕاپەڕینیان کرد کە ئەو کەسانەی بە قەڵەمەکانیان جارێکی تر ویستیان وەک پێشمەرگەکانی سەنگەری شاخەکان بەرگری لە خاکی کوردستان بکەن بەداخەوە جارێکی تر بە دەستی ناحەق ئەوانە شەهید کران بەڵێ زۆر باشە ئەگەر بە کورتی وەڵامی پرسیارەکانمان دەیت تۆ سوپاس دەکەین بە سپارت بۆ کە پێدوایەنی باشتر لە ڕابردوو مەسعود بارزانی پشتگیری ئەم کابینەیە دەکات پێدوایە باشتر پشتگیری دەکات بەڵێ لەبەر ئەوەی وتم ئێستا پارتی دموکراتی کوردستان زیاتر پێویستی بە ڕێخستنەوەیە وەخۆشی ئێستا کە پارتی کە لیستی یەکەمە لە هەمان کاتیشدا و هەروەها پارتیش خۆ حیزبێکی کوردی هەر چۆنێک بێ من نارم پارتی ڕخنەی لێ ناگیرێ من نارم پارتی هەڵەی نییە بەڵێ ئەم جۆرە شتانەی هەموو هەیە بەڵام ئەمە پێویستیەکانی پارتیە پێویستەکانی خەڵکی کوردستانە پێویستیەکانی کورد و کوردستانە وا لە پارتی دەکا کەوا پارتی مەجبور بێتن جارێکی ترکەوە دەستی هاوکاری درێژکە بۆ حیزبەکانی تر و هەروەها حتا ئەبێ پارتی یعنی شێوازی مامەلەکردنی لەگەر برایانی ئەوانەی کە لە ئۆپۆزیۆن دەبینەوە دەبێ بگۆڕێ واتە ئۆپۆزیۆن دەبێ مافی ئەوەی هەبێ بچێتە هەموو شوێنێکە چونکە ئۆپۆزیۆنیش دەیەوە خزمەتی خەڵکی کوردستان بکە نەک لەبەر ئەوەی ئۆپۆزیۆنیش یعنی تەواوکەری دەسەڵاتە من زۆرم پێسەیرە کە خەڵکێک وا دەزانی ئۆپۆزیۆن دوژمنی دەسەڵاتە نەخێر تۆ بڕۆ هەموو کتابە سیاسیەکان بخوێنەوە ئۆپۆزیۆن لە هەر وڵاتێکی دموکراسی تەواوکەری دەسەڵاتە بۆیە ئەبێ ئەم جۆرەشتانە من لەو ڕوانگەیەوە ئەڵێم کابینەی نۆیەم کابینەیەکی سەرکەوتتر دەبێتن لە کابینەکانی پێشووتر بەمەرجێ ئەگەر هات و دیسان جارێشتر عینادی نەکەوێتە ناو عەقڵیەتی هەندێک لە خەڵکی سیاسی کوردی لەبەر ئەوەی ئێمە بەڕاستی بەداخەوە جارێشتریش دەرێن بەداخەوە بەرامبەر یەکتری دائیمان عینادیەشی زۆرمان هەیە دەستی یارمەتی و هاوکاری بۆ یەکتری درێژ ناکەین هیوادارم سەرکردە کوردەکان و سیاسی کوردەکانی بەپرسە کوردەکان جارێکی تر لەبەر خاتری خوێنی شەهیدان و بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستان ئەم عینادیە نەمینێ دەستی یارمەتی و هاوکاری بۆ یەکتر درێژ بکەن و هەرچی کێشە هەیە لە نێوان خۆماندا کێشەکان نەهێلین بە کاکە خەلەب باسی ئەوەی کرد کێشەی کورد لە کەرکووک بەڕاستی من کێشەی کورد هەرچەندە لە بینی پارتی و یەکێتی چارەسەر بکرێت کەرکووک کێشەکەی هەر دەمینە ئەوەیە کێشەی کە کورد لەگەر بەغدا یاخود بابرێن لەگە برا عەرەبەکان بۆیە کەرکووک بێ کێشە نامێنێتەوە ئێمە ئەبێ خۆمان بۆ کێشە گەورەکە ئامادە بکەین نەک وەک ئەو کێشەی ئێساکە کە لە سەردانانی پارێزگایەک ئێمە کوردمانە بە کێشەیەکی گەورە و نایارەکانمان لە دەوروبەرماندا سەیرمان دەکەن و پێمان پێ دەکەنن بەڵێ زۆر باشە بەس وەکو پێدوایە لە کابینەی داهاتوو کە مەسەلەی ئێستاوەی کە دیارە پارتی دموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و یەکێتی تێدا بەشدار دەبن پێدوایە گۆڕانکاری بکرێت لە مەسەلەی موچە مەسەلەی شەفافیەتی نەوت مەسەلەی بەدامەزراویکردنی هێزەکانی پێشمەرگە باڵە کاک حەکیم لە ڕاستی لە ڕوانگەی موسەوە من لە مێژە لە کەناڵەکانی تریش باسم کردێ بەس بەداخەوە ممکنە هەندێک ینی بەڕێستان گوێتان لێ نەبێ مەسئلەی موچە هەرێم مافی ئەوەی نەبووکەوە موچەی خەڵک کەم کاتەوە لەبەر ئەوەی ئێمە شتێکەیە بە ناوی عوملەی عراقی واتە دراوەکە عراقیە دراوەکە بەپێی دەسووری عراقی مادەکە عراقی واتە عراق دەتوانێت دراو دەرکاو واروە دراو کەم کاتەوە دراو زۆر بکاو نەخی بۆ درادابنە ئیتر بۆیە مافی هەرێمی کوردستان نییە کەوا مافی موچەخۆران کەم بکاتەوە
و لەسەر بەغداش پێویستە بەڕاستی کەوا موچەی خەڵکی کوردستان فەرمانبەرانی کوردستان وەک موچەی عێراق یەک بخاتن هەمی فەرمانبەران هەمی خانە نیشان لەبەر ئەوەی بەڵام ئێستا کە خۆت دەزانی ئەمە یعنی ململایەنەیەکی سیاسی هەیە بەغدا حەزەکە بەوەی کەوا کوردستان نەک لە کوردستانە لە نێوان حیزبەکانە کێشە هەبێ بەس حەز ئەکا لە ناو ژن و مێردێکە لە ناو خێزانی شە ئەم کێشانە بەردەوام بێ ئەمە هەممان ئەم ڕاستێ دەزانی بۆیە ئێمە ئەبێ زۆر لەمە وریابین دواتریش مەسئلەی یەخستنەوەی پێشمەرگە بەڵێ ئێمە بۆ یەخستنەوەی پێشمەرگە ئەبێ بەو شێوەیە یەک بخرێتەوە نەبرایانی پارتی نەبرایانی یەکێتی حەز نەکردکەوە هێزەکە لایەکێکیان ماوەتەوە ئەبێ هێز ببێ بە هێزی نیشتیمانی یعنی بەسە ئەمە تا ئەگەر هێزی حزب بێ یعنی بەڕاستی ئێمە کوردستان ناگاتە کەناری ئارام هەرچی بکاتن بەڵام کاتێک هێز دەبێتە هێزێکی نیشتیمانی واتە هێزی پێشمەرگە مافی بەسەر هیچ ململانەیەکی سیاسی دانیە لەبەرەوە ململانەیەکی سیاسی ململانەیەکی ڕەوایە لە بینی هەموو حیزبەکاندا دەکرێت ململانەیەکە دەبێت لە پێناو خزمەتکردنی خەڵکی کوردستان کامیان پرۆژەی باشتری هەیە یعنی ئەم جۆرە یعنی ململانەیە بۆیە من ئەڵێم ئەم جۆرەشتانە ئەبێ ئەم گۆڕانکاریانە ئەگەر هاتو نەکرێتن بەرێ دیسان جارێشتر بۆ کابینێشتر دەگەینەوە چوار گۆشەی یەکەم و هەمان کێشەکانمان توش دێتەوە بەڵێ سوپاس دەکەم کاک خەلەف تۆش پێ دوایە کابینێ جیاواز دەبێت لە ڕابردوو پەیوەندی بە ئیستیقراری سیاسیەوە هەیە هەتا پەیوەندی بە کاندیدی ڕاستپێردراوانەوە نییە تۆ سیرکە لە حوت مانگی ڕابردوو سعری نەوت لە $6 بۆ سەرەوە بووە ئەبینێ و پاشکەوتی موچە لابرا هەندێک لە پارەی پرۆژەکان خەرجەکرێت بە زیادکردنی و بڕپارەی بوو کە لە بەغداوە هاتووە ئەگەر بەغاش سعری نەوت بەرز نەبوایەتەوە بەغاش نێتوانی بەو حەجم ئەگەر نێتی باشی هەبوایە بەو حەجمە پارە بۆ هەرێمی کوردستان بنێرێ ئەمە لە پاڵەوەی کە هەرێمی کوردستان خۆتانەزان ئێستا ئەوەی کە بە فەرمی ئەلانەکرێت زیاتر لە 400,000 بەرمیل نەوت ئەفرۆشێ و سعرەکەیشی دیارە ئەمە ینی ئەمانە هۆکارێکی تری باشتربوونی تۆزی ژیانی خەڵکو و هەنە جمو جوڵی بازار ڕۆوانەیە ئەمە جگە لەوەی ئەوەی کە کاکە دکتۆر باسی کرد لە ڕووی کاندیدەکانەوە لەوەیە شخصێک بۆ شخصێکی تر فەرقی هەبێ بەڵام کە تۆ شخصێ سعری نەوت بۆ بەرمیلێک $25 بێ و شەڕی داعش هەبێت و ئیستیقراری سیاسی نەبێ هەر ناتوانێت گۆڕانکاری بکەوە ناتوانێت حکوومەتێکی باش بەڕێوە بە بە پێچەوانەوە ئەگەر شخصەکە زۆر ناکارا مثلن تا ڕادێک ناکارایش بێ ئەمانە هەبێ هەندێک ئیستیقرار هەر دروست لەبارترە لە ڕابردوو بەڵێ دۆخەکە بۆ کابینەکە لەبارترە من قەناعەتم وایە ئەگەر ئەو ململانی سیاسیانی کە هەمانە ئەگەر چی دۆخی منتیقە ئاڵۆستر بووە و تونتر و گەرمتر بووە ئەگەر کێشە سیاسەکانی خۆمان هۆکار نەبێ ئەم کابینە باشتر ئەبێ لە کابینەکانی پێشوو ئەگەر چی ئەوە ماوەیەکی زۆر زۆری تێپەڕان ئەمە بۆ پێ دوای باشتر دەبێت ڕوئیا هەندێک ڕوونترە سیرەکەی مەسەلەن هێز سیاسیەکان ئەزانن کاندیدەکانیان کێیە مەسەلەن ئەوە هەرزوو هەمومان نەمازانی کە پارتی کاک مەسرووی داناوە بۆ سەرۆکی حکوومەت ئەوە لە سەرتا ئەلانیان کرد کاک نەشیروان بۆ سەرۆکی هەرێمە ئێمە سەرۆکی پەرلەمانمان مەسەلەن وەرگرتە بوو ئەمانە هۆکارە بن بۆ بەڵام ڕێکەوتنەکە گرنگە چکە خۆتانزان کەرکک و بەغاشی هاتوۆتە سەر ئەو ئیشکالانەی دیار نەکراوە کارنامە حکوومەت نەخێ کارنامە خۆتانزان کە سەرۆکی حکوومەت هاتە پەرلەمان لەوێ کارنامە خوێنێ بەڵام بەبێت پێشتر لایەنە سیاسیەکان مەسەل لەسەر کارنامەکە ڕێک بکەون ئێمە ئیشکالمان لە کارنامە نیە وەڵای خۆ لە کارنامەی حکوومەتی پێشوشتی زۆر باشی تیا بوو بەڵام بە تەسەوەری من لە 180 ئەو کارنامەیە نەتوانرا جێبەجێ بکرێ جایتر هۆکارەکان بەشێکی پەیوەندی بە داعش و نرخی نەوت و عیلاقاتمان لەگەڵ بەغا هەبوو بەشێکی پەیوەندی بە بوونی گەندەڵی لە ناو هەرێمی کوردستان و ڕۆتیناتی ئیداری و نەگونجانی خۆمان و ئەو نایسیقراری سیاسی کە دروست بوو لە هەرێمی کوردستانەوە ئێستا مەسەلەن ئەوترێ پەرلەمانی کوردستان مەسەلەن وەک پێویست یا حکوومەت وەک پێویست کارەکانی خۆی بەڕێ نەکرد بەڵام ئەم جارە ئەگەر ئەم ئیستیقرارە سیاسیە لەم کابینەیە ئیستیقراری سیاسیەکە دروست ببێ خۆتانەزانن ئیستیقراری اقتصادی بە بێ سەقامگیری سیاسی قەت دروست نابێت ئەمە بۆ ژیانی خەڵک بۆ چوونی وابێ کە 27 ساڵە مەسەلەن هیچ نەکرابێ دەڵێنەوانە تاقی کراونەتەوە بۆ چێن خەڵکە پیان وایە هیچ گۆڕانکارێک ناکرێ مەسەلەن ئەوانێکی ئێستا بەڵێن بە خەڵک دەدەن ئەی بۆ مەسەلەن لە 27 ساڵە هیچیان نەکردووە بۆ نمونە ئەو بۆ چوونانەش هەیە ئەزانی چۆنە خۆی ئەگەر بڵێ هیچ نەکراوە حرمەتم بۆ جەنابە هەیە هەندێک بێویژدانیە ینی شت کراوە بەڵام هەمووی بەدڵی ئێمە نەکراوە مەسەلەن کارەبا تاکو ئێستا چاک نییە بەڕاستی ئەمە مبەرری نییە بۆ خۆتەزانی من لەوە لە بەرنامەی جەناب زۆر جار باسم کرد و لە لیژنەی
دەستپاکی پەرلەمانی کوردستان بووم بە بێسڵەمینەوە لەسەر مەسائلی کارەبا و هۆکارەکانی چاک نەکردنی کارەبا قسەمان کردووە. کارەبا و چەند بابەتێکی تر بەڵام ئەگەر بڵێ هیچ نەکە ئاشت زۆر کراوە. کە شت زۆر کراوە مەبەستمەوە نییە پارتی و یەکێتی و ئەو هێزانی کە لە دەسەڵات بوون بە فریشتە پیشانیان ڕێگاوبان مەسەن لە ڕووی موچەوە مثلا لە ڕووی شەفافیەتی ئێستا مثلا موچە گەر پاشەکەوتەکە وای لێ نەکردا موچە باش بوو کۆمەڵە خەڵک بێ ڕەنگە خەڵکێک کە بێ مثلا هیچ مثلا خێزانە بێتی مثلا سوودمەند بێ لە داهاتی عەدەدی خەڵکە سێ چوار کەس مثلا سوودمەند بوێ. بەڵێ ڕاستە تۆ سیرکە مثلا بە ژمارە قسە بکەین لە نزیکەی 5 ملیۆن کەس 1,400,000 کەس موچە خۆرە لە هەرێمی کوردستان. لە موچە پێدانی موچەکە نەعەدالەتی تایە بەڵام میش لەگەڵ ئەوم نەعەدالەتی تایە. ئێمە لە پەرلەمانی کوردستان وەک فراکسیۆنی یەکێتی پرۆژە یاسایەکمان ئامادە کردبوو کە ئەوەی کە ناوی سۆشیالە بەڵام بەو سۆشیالێک بۆ هەرێمی کوردستان بگونجێ بەڕاستی پرۆژە یاسایەکی زۆر باش بوو. خوێندنەوەی یەکەمیشی بۆ کرا زۆر بە باشی دامان ڕشت بوو. ئەوە عیلاجی ئەو بابەتانەی ئەکرد لە هەرێمی کوردستانە و ئەیتوانی ئەو کاتە سوودیشی بۆ حکوومەت ئەبووە لە قازانجی خەڵکیشە بوو ئەوەشی کە موچەی نەبوو موچەی ئەدرایەوە ئەوەی کە یعنی عەدالەتێکی زۆر باشی تیا پێڕەوەکرا بەڵام بەداخەوە ئەو نایستیقرارە سیاسی وای کرد نەماتوە. یعنی ئەم کێشانەی کە هەیە شت کراوە بەڵام مشکلەیشمان زۆرە مشکلەکان ئەتوانین چارەسەر بکەین ئەگەر ئیستیقراری سیاسی هەیە. زۆر هەبوو لە یەکێتی نیشتیمانی کە مثلا ئەو حکومڕانی ئەو ناوچەیە بووە نەیتوانی وەکو پێویست خزمەتی ئەو ناوچەیە بکات لە چاو ناوچەکانی تر بێدوای ئەم جارە یەکێتی بتوانێت باشتر ئیدارەکەی بدات. بڕوا بکە خزمەت کراوە بەڵام بەدڵی من و تۆ خەڵکی کوردستانیش نەبووە لە ئاستی پێویستان نەبووە مەسەلەن لە ئاسی قوربانیدان نەبوو بەڵام ئێمە پاشماوەی شۆڕشێک بووین کە دنیای قوربانی داوە بۆ نمونە سنووری یەکێتی باز لەوە دەکرێت بۆ نمونە وەکو پێویست خزمەت نەکراوە بەشێکی کەم بەشێکی کەمی وایە بەڵام بەشێکی زۆری ئۆپۆزیسیۆن گەورەی کرد بوو لە یەکێتی ئەو ئۆپۆزیسیۆنی کە لە ڕابردوو هەبوو. یادارم ئۆپۆزیسیۆن ئێمە وەک چۆن مەسەلەن دەسەڵات وا لە ئۆپۆزیسیۆن بڕوانێکە لە چوارچێوەی سیستەمی سیاسیا ئۆپۆزیسیۆنیش هەیە ئۆپۆزیسیۆنیش ئاوا لە دەسەڵات بڕوانێ نەک مەسەلەن هەر بڕۆخەیە ئەمە دروشمی ئۆپۆزیسیۆن نییە بەڕاستی مەبەستمەوەیە ئەتوانین پێکەوە ئەو کێشانی کە هەیە چارەسەری بکەین لە زۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ نمونە لێراڵێن وەکو پێویست زیینە نییە وەکو پێویست ئەندەرپاس نییە وەکو پێویست جادۆبانەکان تاو نییە بەڵام مەسەلەن لە هەولێر ئاوەڕۆک و پێویست نییە لە هەولێر لە ژێر خاکە مەسەلەن شتەکان وەکو پێویست نییە ئەو جیاوازی کە باسەکرێ بەو جۆرە نەبووە بەڕاستی بەو جۆرە نەبووە فەرقێک هەبوو بەڵام بەو جۆرە نەبووە هیوادارم جارە بتوانین باشتری بکەین هەموو هەرێمی کوردستان. کاک دکتۆر کاتم زۆر کەمەوە سەبارەت بە بزوتنەوەی گۆڕان پێتەوە ئەو ڕێکەوتنانەی کە کراوە وەک خۆی جێبەجێ بکرێت چاکسازی بکرێت ینی متمانەتان بۆیە کە ڕێکەوتنەکان جێبەجێ بکرێن گۆڕانکاریەک بکرێت بە کورتی بێ سپاس دەکەم. بەڵێ ئێمە لە ڕوانگەی ینی زیاتر خزمەتکردنی خەڵکی کوردستاندا بەڕاستی لەگەر برایانی پارتی چوینە ناو حکوومەتەوە بۆ مەبەسەی کە ئەوانیش بە ئێمان ڕاگەیاندووە بەڵێ ئەم کابینەیە یاخود کوردستان بەگشتی ئێستا پێویستی بە چاکسازیە خۆ ئەگەر هات و خوانەکە ئەم چاکسازیە نەکرێ و گەندەڵی هەر بمینێتەوە و سێکتەرەکانی تر بەم شێوە بمینێتەوە زەرمەندی یەکەم لە کوردستاندا ئەگەر وەک حیزب بێ پارتی دموکراتی کوردستانە چونکە زۆرینەیە جگە لەوەی کە خەڵکی کوردستانیش هەمووی زەرمەند دەبێت بۆیە ئێمە لەم ڕوانگەیەوە وا دەبینیکەوە پارتی دموکراتی کوردستان ئەویش وەکو ئێمە گەلێکی زیاتر لە ئێمە و لە حیزبەکانی تر پێویستی بەم چاکسازیە پێویستی بەوەیە کەوا گۆڕانکاریەکی تەواو بکرێتن هەروەکو کاخەلەفیش ئاماژەی بە هەندێک کرد بەڵێ یعنی ئەمە ئێستا پێویستێکی کورد و کوردستان و سەرجەم حیزبەکانە ئەجینە هەموو خەڵکی کوردستان زەرە دەکاتن و جارێکی تریش خۆری کوردستان وەک ئەم جارێکە لێمان هەڵهاتووە محالە بەم شێوەیە هەڵبێتەوە گەرمیمان پێ ببەخشێ. باشە زۆر بە کورتی بەڕێز نووسینێک نووسی بوو باسە لەو کرد و کە گەندەڵی وستەم وەکو بەفر یەک ڕێزی کوردی تواندۆتەوە یعنی کێ گەندەڵی کردو پێ دوای ئەم جارە ئاراستەیەکە بێ بە ڕوبەڕوونەوەی گەندەڵی؟
بەڵێ من ئەوەم وتم بەڕاستی ئێمە لە کاتی خۆیدا هەمومان کوردایەتی ئێستا کە یعنی ئەوەی منی پابند کردووە هەموو شتێک لە دەستەما بڕوە باوەڕ بەخوا و کوردایەتی ناڕواتن بەڵام خەڵکێکی زۆر بە حکمی ئەوەی کە خەڵک من زۆر دەناسێ لە میدیاەکان قسەی دەکەم دێنە لام و تەلەفۆنم بۆ دەکەن کە باسی کوردایەتیان بۆ دەکەم ئەوان بەڕاستی زۆر لێم نیگەران دەبن من وای تێگەیشتیم کەەوە ئەم گەندەڵیە و ناڕێشێ و نادادوەری و هەروەها نەبوونی یاسا و ئیتر لەم زۆرەشتانە هەمووی کە دەسەڵات ئێستا کە لی بەرپرسا ئەمە بەڕاستی یعنی گیانی کوردایەتی لەلایەن خەڵکی کوردستان کوشتووە وەک بەفری بەرخۆر دەتاوێتەوە سەبر بۆیە ئەبێت لەم کابینەیە کار بکەین لەسەر گەڕانەوەی ئینتیمای نیشتیمانی و ئینتیمای نەتەوایەتی بەڵێ سوپاس دەکەم کە خەڵەفی دووە لە ماوەی مانگیدا حکوومەت پێک بێنێت هیوادارم تەسەورەکەم چکە کێشەکان ئەوەی کە لەسەر کاغز نووسرا و ڕێکەوتنی لەسەر کراوە زۆریان چارەسەر بوون هیوادارم لەو ماوەیە زووتریش حکوومەت دروست ببێ کاندیدەکانی یەکێتیش یەکلا دەکرێنەوە ئینشاءالله بەڵێ سپاس بۆ وەرەس خەڵەف ئەحمەد ناوی پێشووی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی لە سەعودی سەرگی هەروەها لە هەولێر و دکتۆر سابیر ئیسماعیل ئەندامی جوادی گشتی بزوتنەوەی گۆڕان سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ